سەدەی بیستەم بۆ دوو گەلی کورد و جوولەکە بریتیە لە خەونێکی هاوبەش و دوو چیرۆکی تەواو جیاواز. جوولەکە گەلێکی بێخاک و وڵات و پەرش و بڵاو لە جیهاندا. کوردیش خاوەنی خاکێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەردوو گەل یەک خەونی هاوبەشیان هەبوو، خەونی دروستکردنی دەوڵەت. بەڵام ئەو دوو گەلە لە سەدەی بیستەمدا دوو چیرۆک و دوو مێژووی تەواو جیاوازیان تۆمار کرد. گەلە بێخاک و وڵاتەکە چیرۆکی سەرکەوتنی تۆمار کرد و بۆ خاوەنی دەوڵەتێکی بەهێز و پێشکەوتووی ئیسرائیل. گەلە خاوەن خاکەکەش سەرباری ئەوەی سەدەی بیستەمیان بە شەڕ تێپەڕ کرد، بەڵام تا ئێستاشی لەگەڵدا بێت. نەیانتوانیوە دەوڵەت دروست بکەن و لە ئێستاشدا دڵیان بۆ خۆشە کە دەوڵەتی ئیسرائیل تاکە دەوڵەتە بە ئاشکرا پشتگیری دروستبوونی دەوڵەتی کوردی دەکات. لێرەدا پرسیار ئەوەیە بۆچی جوولەکە سەرکەوت و کورد لە جێی خۆی داچەقیوە. ڕەنگە وەڵامی پرسیارەکە زۆر قورس نەبێت. ساڵی 1895 نووسەر و ڕۆژنامەنووسێکی جوولەکە بە ناوی تیۆدۆر هێرتزل کتێبێکی نووسی بە ناوی دەوڵەتی جوولەکە. هێرتزل لە کتێبەکەیدا تەنها یەک ڕێگەی لە بەردەم جوولەکەکان دانابوو بۆ کۆتایهێنان بە نەهامەتیەکانیان، ئەویش دروستکردنی دەوڵەت بوو. ساڵی 1897 لە شاری بازڵی سویسرا یەکەمین کۆنگرەی جوولەکەکان بە ناوی کۆنگرەی زایۆنیزم بەسترا و هێرتزل بووە سەرۆکی بزوتنەوەی زایۆنیزم. لە کۆنگرەکەدا سێ بڕیاری گرنگ درا. یەکەم، هەوڵدان بۆ مسۆگەرکردنی پشتگیری نێودەوڵەتی بۆ دروستکردنی دەوڵەت. دووەم، دروستکردنی سندوقێکی دارایی بۆ کڕینی زەوی لەو ناوچەیەی کە بڕیارە دەوڵەتەکەی تێدا دروست بکرێت. سێم، هاندانی جوولەکەکان بۆ کۆچکردن و دروستکردنی ئۆردوگا و خانوبەرە بۆیان. لە دوای کۆنگرەی بازڵ ئەندامانی بزوتنەوەی زایۆنیزم لە سەرتاسەری جیهاندا هەوڵەکانی خۆیان بۆ دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل خستەگەڕ. هێرتزل ڕەزامەندی عوسمانیەکانی بەدەستێنا بۆ کڕینی بەشێک لە زەویەکانی فەڵەستین و کۆچکردنی دەیان هەزار جوولەکە بۆ فەڵەستین. دوای هێرتزل زانایەکی کیمیایی جوولەکە بە ناوی حایم وایزمان ڕۆڵێکی گەورەی بینی لە بزوتنەوەی زایۆنیزمدا. حایم وایزمان لە سەردەمی جەنگی جیهانی یەکەمدا مادەیەکی کیمیاوی دۆزیەوە کە کاریگەری گەورەی هەبوو لە دروستکردنی چەک و تەقەمەنیدا. بە پێی سەرچاوە مێژوویەکان کاتێک بەلفۆر وەزیری دەرەوەی ئەو کاتی بەریتانیا بە وایزمانی وتووە حکوومەتی بەریتانیا ئامادەیە دۆزینەوە زانستەکەی بە نرخێکی گرانبەها بکڕێت. وایزمان ڕەتی کردوتەوە. بالفۆر دواتر کورسێکی ئەنجومەنی لۆرداتی بەریتانیای پێشکەش کردووە. وایزمان ئەوەشی ڕەت کردوتەوە و توێتی تەنها یەک شتم لە بەریتانیا دەوێت، فەڵەستینم دەوێت بۆ جوولەکەکان. بەریتانیا بە پێشنیازەکەی وایزمان ڕازی بووە و لە بەیاننامەیەکدا کە بە بەیاننامەی بەلفۆر ناسراوە بەریتانیا پشتگیری خۆی بۆ دروستکردنی وڵاتێک بۆ جوولەکەکان دەربڕی. دوای ئەو بەیاننامەیە شەپۆلی کۆچکردنی جوولەکەکان بۆ فەڵەستین دەستی پێکرد تا ئەو کاتەی لە ساڵی 1948 دەوڵەتی ئیسرائیل بە فەرمی ڕاگەیەندا. ساڵی 1897 بۆ 1948 ڕێبەرانی جوولەکە هەموو هەوڵێکیان بۆ ڕێکخستن و یەکڕیزکردنی ڕیزە پرش و بڵاوەکەی جوولەکەکانی هەموو جیهان بوو. لە ماوەی ئەو 50 ساڵەدا جوولەکەکان سەرباری ئەوەی کلتوری جیاواز و بۆچوونی سیاسی جیاوازیان هەبوو. بەڵام بە هەموو جیاوازیەکانیانەوە لە پێناو خەونەکەیاندا یەکیان گرت. سەرکردەکانیشان دەوڵەتیان بۆ خۆیان نەویست، بەڵکو تەنها دەوڵەتی دیموکراتیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دامەزرا. بەڵام چیرۆکی کورد تەواو پێچەوانەیە. سەرباری ئەوەی لە سەدەی بیستەمدا لە هەموو بەشەکانی کوردستان بەدەیان شۆڕشی چەکداریان ئەنجام داوە، بەڵام هێشتا نەیانتوانیوە دەوڵەت دروست بکەن. زۆربەی مێژوونووسان هۆکارەکەی بۆ ئەم چەند خاڵە دەگەڕێنەوە. یەکەم، کورد چەندە شەڕی دژ بە داگیرکەرانی خاکەکەی کردووە، ئەوەندەش شەڕی دژ بە هێزە کوردەکانی دیکە کردووە. بۆ نمونە هیچ هێزێکی کاریگەری کورد نەبووە دژی هێزێکی دیکەی کوردی شەڕی نەکرد بێت. تەنانەت هێزە کوردەکان بۆ شکستدانی یەکتری پەنایان بۆ هێزی داگیرکەریش بردووە. دووەم، بزوتنەوە کوردەکان پێچەوانی جوولەکەکان متمانەیان بە هێزی خۆیان نەبوو و هیچ کاتێک باشکرا باسی دەوڵەتی کوردیان نەکردووە، یان ئەگەر باسیشیان کردبێت زیاتر بۆ مزایدەی سیاسی بووە. سێهەم، هیچ بجوتنەوەیەکی کوردی
نەیتوانیوە زۆرینەی کورد لە دەوری خۆی کۆ بکاتەوە و هەر بزوتنەوەیەک لە جوگرافیایەکی دیاریکراودا نەفوزی هەبووە. هۆکارەکەشی ئەوە بووە سەرکردەکانی نەیانتوانیوە بەسەر جیاوازیە کلتوری و ئاینەکاندا زاڵ بن. چوارەم، زۆربەی بزوتنەوە کوردەکان بەستراونەتەوە بە سەرکردەکانیانەوە. هەر کاتێک سەرکردەی بزوتنەوەیەک نەمابێت ئەوە بزوتنەوەکەشی لە ناو چووە. پێنجەم، بزوتنەوە حیزبە کوردیەکان لابری ئەوەی ڕیزەکانی کورد یەک بخەن ئەوە لە کردەوەدا زیاتر ڕیزەکانی کوردیان دابەش کردووە. هۆکارەکەشی بۆ نەبوونی دیموکراسی و یەکتر قبولکردن دەگەڕێتەوە. بە کورتی بە بۆچوونی بەشێک لە مێژوونووسان هۆکاری سەرکەوتنی جوولەکەکان و شکستەکانی کورد بۆ جیاوازی سەرکردەکانی ئەو دووگەلە دەگەڕێتەوە. سەرکردەکانی جوولەکە هیچ شتێکیان بۆ خۆیان نەویست و هەموو شتێکیان بۆ گەلەکەیان کرد. بەڵام زۆربەی سەرکردە کوردەکان ئامادەن بۆ مانەوەی خۆیان شەڕی ناوخۆش بکەن.